ئێمە زۆر باسیەوەمان کردووە کە دەبێت هەمیشە هەردوو ڕێگەز لە ئەرک و ماپدا یەکسان بن. بەڵام بەردەوام لە کۆمەلگادا و لە هەموو کۆمەلگاکان دەوترێت جیاوازی بیرکردنەوەکان لە نێوان دوو ڕێگەز دەگۆڕێت. بۆ نمونە بیرکردنەوەی ژنان بەرامبەر بە پیاوان یان بیرکردنەوەیان بەرامبەر بە کێشە کۆمەڵاتی دەرونیەکان جیاوازترە لە پیاوان، یان زۆر جاڵەن ژن جیاوازتر بیر دەکاتەوە لە پیاوان. ئەم جیاوازی بیرکردنەوەیە، ئەم جیاوازی تێڕوانینە، ئەم جیاوازی هەڵسوکەوتکردن، ئەم جیاوازی توانای بەرگەگرتن لە دیاردەکان ڕووداوەکان زۆر جاڵان پیاو بە قوترە، بەڵام ژنان سۆزداریترن. پیاوان ژنان دەتوانن بگرین، پیاوان دەتوانن بگرین، بەڵام فرمێسک نایەتە سەر ڕوخساریان لە ناخەوە دەکڵێن. ئەمانە کۆمەڵێک بابەتن باسی جیاوازی ناوان ژن و پیاو دەکات. ئەم تەوەرەمان تەرخان کردو بەوەی کە جیاوازی بیرکردنەوەکانی ژن لە ڕوانگەی کۆمەڵایەتی دەرونی و پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەد ئەمین کە بەڕێزیان پسپۆری نەخۆشە دەرونیەکانن ئەمڕۆ لە لامان وەڵامە دەنەوە. پرۆفیسۆر بەخێر بێبانیت هەربا لەوە دەست پێ بکەین. ژن بەڕاستی جیاوازترە لە ئێمەی پیاو، یعنی لە هەموو ڕوەکانەوە یان لە چیا جیاواز؟ طبعا طبيعي يعني ئەگەروانە بۆ ژن نەبوو ئەوان ژەبوون بە پیاو یا ئێمەژە بووین بە ژن لەبەرەوە بەڵێ جیاوازن، بەڵام تەواوکەری یەکترن لەگەڵ پیاوە. جیاوازی زۆر هەیە، یعنی خوای گەورە کە دروستی کردوین ئێمەی کردووە بە پیاوە، ئەوانیشی کردووە بە بڵێن ئافرەتیاژن. ئەوە هیچ ئەوە لە دروستکردنەوە وەکو چۆنەڵەن بیلات ئەوە خواوا دروستی کردوین، بەڵام دوایی وردە شێوازی پەروەردەکردنمان جیاوازە بێ. یعنی ئێستا مەسەلەن بڕۆ بۆ شوێنان کە جلێگە کڕی یا هەدیەگە کڕی بۆ کوڕێک ڕەنگی شینی بووە بێ، شینێکی کاڵ، بەڵام بۆ کچێکی یەکڕی ڕەنگی پەمەیی بووە بێ، کەواتە پەروەردەکەیش دەورە بێنە وردە. اینجا ئەمێنێتەوە سەر ئەوەی هەڵسوکەوتی دەوروبەری ئەو مناڵە لەگەڵ ئەو مناڵە، دەوروبەری بڵێن یعنی دایک و باوک و خزم و کەسوکار. طبعا ئەگەر کوڕ بووی بە نەوەیەک تەسەڕوفت لەگەڵاکەن، ئەگەر کچیش بووی بە نەوەی کە تەسەڕوفت لەگەڵاکەن، ئەمە ئەچەسپێ لە ناو مێشکی لەناو دەرونی کەسەکە تاکە کەسەکە. ئیتر طبعا لەگەڵ وردە گەورەبوونا ئەگۆڕێ، یعنی مەسەلەن کچێک لە ماڵەوە ئەگەر یەک تۆز کراسەکەی بەرز بێتەوە دایکی پێڵە عیبە، بەڵامەوە بە کوڕێک ناڵێ تێگەی هەنێت هەڵسوکەوت هەیە. طبعا نەکوتم کۆمەلگە لەگەڵ کۆمەلگا جیاوازی هەیە، هەنێک هەڵسوکەوت هەیە. بۆ نمونە ئەگەر کوڕێک تووڕە بێ زۆر تەبیعیە، بەڵام ئەگەر کچ تووڕە بێ ئەو چۆنە بێ کچوا بێ چکچە بێ نەرمونیان بێ ئەبێ ئاوا بێ شەرمن بێ زۆر وڵا جاران یانود ئەبێ شەرمن بێ، ئێستا تۆزە گۆڕاوە، ئێستا بە شەرمن ئەڵێن تۆ حەقت دەخورێ وفعلەن واشە. ئیتر وردەوە ینی شێوازی هەڵسوکەوتی ئەو خەڵکە لەگەڵ ئەو تاکە ئەو مرۆڤ ئیتر کوڕ بێ کچ بێ ئەگۆڕێت طبعا. و بەڵام گرنگ ئەوەیە لە بایۆلۆجی خوای گەورە کە دروستی کردوین دووشتی جیاواز، یعنی دوو بوونەوەری جیاوازی دروست کردووە و هەتا گەورەتریش بیت جیاوازەکە زیاتر دەرەکەوێ، یعنی کاگاتە قۆناغی باڵغ بوون و ئەم نوعشتانە ئیتر ئەبینی، یعنی ئەوە ئافرەتە و ئەوە پیاوە. ئەمە بە ناحیەی بڵێن جەستەیی و بایۆلۆژی. اینجا بیرکردنەوە شێوازی بیرکردنەوەکە دیسانەوە جیاوازیان تایە ڕەتفعلیان، یعنی بەرامبەر بە ڕووداوەکانی ژیان کە ڕۆژانە ئەیبێنن جیاوازی تایە. با توێژینەوەیەکتان پێ بڵێم لەم بەینا خوێنمەوە لە ئازم لە ئەمریکا کرابوو، یعنی ئەڵێ حتا تۆ پیاوێک تووڕە بێ و ژنێک تووڕە بێ، تووڕەیی لەسەر دەموچاویان دەرکەوێ، پیاوەکە ئاسانتر ئەزانی ئەو پیاوە تووڕەیە، ژنەکە کەمتر پێوەی دیارەکە تووڕەیە، تووڕەیشە بەڵام کەمتر پێوەی دیارەکە تووڕەیە. ئەمە بەنسبەت ڕێگەزی پیاو یا نێر. بەرامبەر بەوە هەر هەمان توێژینەوە ئەڵێ دەربڕینی خۆشی، یعنی بەچی ئازانی ئەو کەسە دڵی خۆشە یان دڵی خۆش نییە. پیاو کەمتر خۆشیەکەی تەوەن دڵی خۆشە بێ، بەڵام کەمتر ئەزانی ئەم پیاوە دڵی خۆشە وەک لەوەی کە سەیری ژنێکەکەی دڵی خۆشە. نازم وازە حەقسە بەڵێ اینجا لەبەرەوە یعنی دەرەکەی بە دەمچاوە بالضبط بە دەموچاو بە دەموچاو طبعا تەعابیر و نوعشتانە و شێوازی دانیشتن و بچکۆ هەر دەموچاو نییە، یعنی تعبیرەکە لەبەرەوە جیاوازیش هەیە هەم لە بیرکردنەوە هەم لە بایۆلۆژی و هەم لە ناحیەی کۆمەڵایەتیش. دکتۆر ڕەنگە زۆر کاتە بێ بۆ نمونە ئەگەر باز لە هاوسەرەکان بکەین بەراوردی بیرکردنەوەکانی خۆیان تەنانەت
زۆر بابەتی ترێ بەراوردی خۆیان بە یەکتریەکەن ئەڵە بۆ منوانیم بۆ تۆ وای چەندە گرنگە ئەو جیاوازیانی کە لە ڕووی دەرونیەوە بۆ نمونە لە ژن و پیاوە هەیە ئێمە لیان تێبگەین چەندە گرنگە لە جیاوازیەکان ئێمە بەباشی تێبگەین خۆمان بەراوردی یەکتر نەکەین ینی لەوە تێبگەین بڵین ئەو ژنە بەو شێوازە بیرەکاتەوە پێچوانەوە ئەو پیاوە شێوازی بیرکردنەوەکە شێوازێکی ترە خۆی یەکسانی شتێکی باشە و پێدانی هەل شتێکی باشە من ئەگەر پێتان خۆش بوو پاش وەڵامدانەوە ئەم پرسیارە باسیەوە کەم کە ئافرەت لە ناو کۆمەڵگەکانە دائیمەن مەغدورە و بۆچی مەغدورە و لە چ بوارێکا مەغدورە بەڵام بینە سەر ئەمەی مەسلەی یەکسانێکە یەکسانی شتێکی باشە بەڵام تۆ ناتوانانی یعنی ژنێک ناتوانێت وەکو پیاوێک بێ جیاوازی هەیە تەواوکەری یەکترین بازێشت هەیە بە پیاوە کرێ بە ژن ناکرێ و بە عکسیشەوە تەبان من باسی عام ئەەکەم ئەگینا بازێ ژن هەیە چۆن ئەڵەن شێرە ژنە یان نێرە ژنە یا شتێکی وایە ڕەنگە بازێشت بک بە پیاو نەکرێ یا هەر بۆ نمونە لە ماڵێکە لە شوێنێکە ژنێکی با بڵێن عشایر کە مشکێکە بینێ ڕەنگە یەکسەر پەلاماری با بیکوژێ و دوای کەوی و هەتای کوژێ ژنی ڕەنگە بە ڕێز ڕاب بکەیت لە ترسا تێگەی قەنەفێ بدۆزێتەوە بچێتە سەر ئەیدا پیاویش هەیە پیاوی ناوشاریش هەیە کە مشکەکە بینێ دیسانۆ ڕاکە لێ ترسێ ڕەنگە بێزی لێ بکاتەوە بەس بەحقت لێ ترسێ اینجا مەبەستم چییە نەکەی کوژێ لە جێت بڵزەبت اینجا ئەوە بەعام من قسە ئەەکەم بەگشتی هەنێشت هەیە بە ڕگەزی نێر ئەکرێ بە ڕگەزی مێ ناکرێ هەر خواواتە وزیعی کردووە بە شێوەیەکی گشتی بەڵام بەداخەوە طبعاً کۆمەلگاکان ئەگۆڕێن وەکوتم سێمە سەر ئەم بابەتە ئێمە وازانین تەنها لە ناو ئێمە لە کوردستانە یا لە عێراقا یا لە وڵاتەکانی با بڵێن ڕۆژەڵان تیراوە ڕاستە ڕگەزی مێ مەغدورە و پیا و سالاری هەیە بە حەقەت لە هەموو شوێنێک لە دنیا ئافرەت بڵێن بێبەش کراوە یا بەشی کەمی دراوەتێ لە حەقی خۆی لە وەزیفە لە ئیشپێکردنا لە شوێن ئەهلێکانە لە بواری ژیانە بڵێن هەلی تر هەلی پێشڕەنگە وڵاتی خۆمان زۆر باشتر بێ لە هەندێک وڵاتی تر ڕەنگە لە هەندێک وڵاتی باش بێ اینجا لەوە خراپتر تۆژینەوەکان وا ئەڵێن تۆژینەوە دەرونیەکان زیاتر وا ئەڵێن ئەوە ڕەنگە لانەخان باشتر ئەمە لە هەردووکمانی بزانێ ئەو ڕەگەزی ئافرەتە یامەیە کە لەگەڵ یا شتێکی تایبەت بێ بۆ نمونە قەڵەوەکان بۆ نمونە هەرە زەعیفەکان ئەمە پێڵێن سایسزم لە هینە چۆن لە سایزی منە سایزیەوە لە بڵێن قەبارە دووهەم بڵێن فەقیر یا مەسەرەن لە بڵێن خاوەن پێداویستی تایبەت یاین تۆ هەم ئافرەت بی هەم خاوەن پێداویستی تایبەت بی یا هەم ئافرەت بی و هەم بۆ نمونە ڕەشپێست بی یا هەم ئافرەت بی یا و بیر و بۆچوونێکی نامێت تەرویج بۆ بیر و بۆچوونە هینەکانی تر بکەم بەڵام بیر و بۆچوونێکت هەبێت لەگەڵ کۆمەلگا نەگونجێ وابزەم وازە حەق لەبەرەوە دوو جار کێشەی ئەبێ اینجا ئەمانە ئەم جۆرە بڵێن کەسانە لە ژیانە بەردەوام طبعا لە بیرم چۆ بڵێم ڕۆڵبینین ئێمەی پیا و زۆر جارێک ڕۆڵە بینین کە بڵێن نان پیاکەرین یا شتێکی لەو بابەتە ئەوان نەخێر ئیسەرەنگە بێت لێرە ئیش بکە لە ماڵ و مناڵ بەخێوکە ماڵەکەش پاکاتەوە بۆ جێژن ئەو ماڵ ڕێک بخاتەوە حازری کا بۆ جێژن لەبەرەوە کە بوو بە دوو ڕۆڵ و سێ ڕۆڵ بینین ئەوەنەی تر بڵێن وەزنەکە یا ئەرکەکە زیاتر بێت لەسەر ئافرەتە لەگەڵ لەسەر ڕگەزیمەینە لێرە مەغدورە بێت جا ئەمە لە هەموو شوێنێک لە عالەما هەیە هەر لە کوردستان و یا لە عێراق و یا لە ڕۆژەڵاتی ناوەڕاستانیە باشە پرۆفسۆر بۆ بەرگەگرتن ئێمە لەگەڵ ژنان کامان زیاتر بەرگەی کێشەکان ئەگرین کێشە و کۆمەڵایەتەکان و تەنگ و چەڵەمەکان ینی نمونەکەم هێنایە لە سەرەتایە پیاویش دەگری بەڵام زۆر جار کەم فرمێسکەکە دەبینی ئەیتر ئەوەش ڕەنگە ڕوانگەیەکی پیا و سالاریشە بێ پێی وا بێت ئەگەر فرمێسکی پیا ببینرێت بە جۆرێک لە جۆرەکان کەمی پیا و نیشان بدات یان پیاوەتی خۆی کەم بکاتەوە ئەو جیاوازیە چییە لەگەڵ ژنایە هەمان هەستمان هەیە بۆ بەرگەگرتن بەرامبەر بە تەنگ و چەڵەمە دەرونی کۆمەڵایەتەکان یان جیاوازی لەوەش
ئەوە دوو ڕۆڵ ئەبینێ یەکەمیان شتە باۆلۆجیکەیە پیا و کەمتر ئەگری بەڵام دووهم کەلتورە یعنی ئەو شوێنەی کەتیایە ئەژیت یعنی لە بەعزە شوێنە گریان طبیعیە بۆ پیا و لە بەعزە شوێنیشە نەخێر یعنی وەکو جەنابەت وتت ئیتر ئەو پیاوە بە زەعیف و بێتوانە و بەڵام با یەکشت بڵێم هەم ڕێگەزی پیا و هەم ڕێگەزی ژنیا بڵێن نێر و مێ هەر یەکە توانایەکی تایبەتیان هەیە بۆ بەرگریگرتن بەرامبەر بە تەنگ و چەڵەمەکانی ژیانە بەرامبەر بە سترسەکانی ژیانە وشەیەک هەیە پێڵەن ڕزیلینس یعنی تۆ ئێستا مەقەبایەک بێنە ئاوا بیقوچێنەرەوە ئەشکێ یا بڵێن تر ینی ئەدڕێ یا شتێکی وای لێ بەڵام ئسفەنجێک بێنە یان لاسیکێک بێنە ئاوا بیگوشە لە ناو دەستا بڵێن چرچە بێ بەڵام کە دەستت کردەوە یەکسەر وەکو خۆی لێتەوە بۆ نمونە تۆپی تەنس یا شتێکی ئەو بازێشتی تر هەیە اینجا هەر یەکێک لە ئێمە بڵێن ئەگەر ئافرەت بێ ئەگەر پیا بێ توانایەکی تایبەتی هەیە بۆ بەرەو ڕووبوونەوەی تەنگ و چەڵەمەکان سترسەکان و بەرگریگرتن لە سترسەکان پیاو لە بەعزێ مواقفە زیاتر خۆی ڕاگرە و ئەتوانێ زاڵ بێ بەرامبەرە بۆ ئەڵم تەواوکەری یەکترین بەڵام ژن لە شوێنی ترە زیاتر بۆ نمونە یعنی ئافرەت توانای دروستکردنی پەیوەندیەکانی زۆر زیاترە لە پیاو ینی تۆ تەسادفەکە مەسەن دوو پیاو یا سێ پیاو لە شوێنێکە دانیشتن بۆ نمونە لە چاوەڕێەکەن سەر چاو بکەن لە دوکانی حەلاقێک سەرتاشێک بەڵام بڕۆ بۆ ساڵۆنێک ئەوە دیسان ڕەنگە لانەخان بیزانێ 4-5 ژن بە یەکۆ دانیشتون پیاوەکان کە لێ ئەبنەوە هەرێکە خوا حافیز خوا حافیز بە ژنەکانە بن بە برادەر لە پرسە شاوایە دکتۆر لە هیچ لە پرسە شەوە اینجا مەبەستم چییە توانای دروستکردنی پەیوەندەکان ئێوە شتێکی باشە ئەوە شتێکی چیڵم ژنان توانای تایبەتیان هەیە بۆ بەرەنگاربوونەوە و بەرەو ڕووبوونەوەی تەنگ و چەڵەمەکانی ژیان پیاوانیش توانای تریان هەیە بەڵام وەکو یەک نین یعنی جیاوازیان هەیە بەڵام یارمەتی یەکتر ئەهن حتا توێژنەوەیەک هەیە ئیتنازم تا چەند خەڵک لێرە ڕازی ئەبێ لەگەڵ یا ئەمە طبعا علمە من باسی ئەخلاق و ئەدەب ناکەم بەڵام باسی علمەکەم ئەڵێ ڕێگەزی نێر توانای کەمترە بە دروستکردنی با بڵێن پەیوەندی سۆزداری یا عاتفی وەک لە ژن یعنی ژن بڵێن ڕێگەزی مێ ینی ڕێگەزی مێ ئامادەیی تیا هەیە کە بڵێن مێردی ئەمری خوای کرد جارێکی کە بڵێن عیلاقەیەکی با بڵێن شەرعی تازە دروست بکاتەوە و شوو بکاتەوە توانای ژن بۆ خۆگونجاندن لەگەڵ ئەم جۆرە پەیوەندیانە زیاترە وەک لە توانای پیاو لەبەرەوە بینی بە پێی توێژینەوەکان واڵن طبعاً توێژینەوەکانش زیاتر لە ئەمریکا کراوە ئەڵێ پیاوەکە سەرکەوتوتر نابێت لە دروستکردنی ژیانی تازە و ئەگەر بەراوردی بکەی ناڵم فەشەل ئەهێنێ بەڵام ڕێژەی سەرکەوتنی ژنان زیاترە وەک لە ڕێژ معناوەیە ژنەکە تەحملی زیاترە توانای خۆگونجاندنی زیاترە لەگەڵ گۆڕینی وەزعەکە ئەمیش دیسانەوە گۆڕانکاریەکە یا جیاوازیەکە لە بینی زۆر باشە دکتۆر شتێکی تریش هەیە کە لە ژنە هەیە پێم وابێت لە پیاوە کەمتریا خۆتەر نیش ئەویش ئەوەیە سا بۆ نمونە ڕەنگە ئێوەی پیاوان لە کاتێکا کە قسە لەگەڵ یەکتراکەن بەس تەنها تەرکیزتان لای یەکتر بە بەڵام لە ژنان ناوانیە بۆ نمونە ئێمە کە قساکەن ڕەنگە زۆر کات من ئاگام لە برادرانی کامێرەمانیش بێت چێڵان ئاگام لە کۆنتترۆلیش بێت چێڵان ئەم توانایەت چۆنە لە ژن تۆ باسی زوم ئەەکەی برادرانی کامێرە زان باسی چیەکەم زومی ئێمە تەسکە فۆکەس زۆر ئەەکەین یعنی سەیری بەرامبەرەکەمانەکەین بەڵام زومی ئێوە هینە ینی بڵێن هاوێنەکە گەورەیە عدەسەکە گەورەیە بۆیە هەر بۆیش یعنی ئەبینی مستەمر ژن لە ئینزارایە لە واجبایە نەوەک مێردەکەی سەری ئەملا بکە سەیری ئەولا بکە یەکسەر پێی ئەزانێ تۆ کەمتر پێی ئەزانی ئیلا ئەگەر بۆسەیەکت بۆ دانابێتەوە ئەم ناوەشتانە ئەوە ڕاستە حواسەکان یان هەستەوەرەکان نییە خەنەکار لە بەڵێ ئەی باش ئەوە شتێکی کەش وڵای برادران بە جێشمان پێش ماڵان ئەڵە بۆچی وایە کە
دوو کاتژمێر لە ماڵێکا دانیشتون کەو کاتی کە خواحافیسێکن لە بەردەرگای ژن بابەتی ماوە هێشتا ئەوە تەبیعەتە ئەوە هەر لە کوردستان نییە من بە مناڵی لە بەغا گەورە بوو یعنی ئەوەم دیوە لە ماڵی خۆمان هەر خۆشیان سبع عربي إعلام وأيكم بكردي ألين النسوان وقفتهم أكثر من قعدتهم يعني جنان وستانيا لبردرقا زياترة وقل دانشتنيان بيكو چونك أنواع شد أكوى تبيريان يتر باسي أكنو إعلانو بلانو طبيعية بلا مكوتم أوا كالتشرا است تقريبا زور كم بوتو أوا بونمونا مثلا من دون برزك هاد بلان بو كلينيكا كم باسي كروتي لبعض شوينا بون من الخانقين لبعض شوينش ليرة لا جرك شعبية كان أما هي جنان بيانيك زورزو هلا سن لخو كيترجوشتك أكلين وشلك لينين بس برنجك أمينة برنجك بنيو سعد لين ليه ينا بردرجة دهنيشل يتركورة بستن تيجي أو استيش نسكينة برنجينة أي بجيرة حتى دعاء إنيكا إنجا أو مثلا الله خانقين هي ليرش هي لبعض شوينا هي أما كلتورة عادته يعني مرجنية لهمو شوينة كوابه مرجنية همو جنيكي جوابه بلام لكلتوري اما اشتكي بيلن ستيريوتايبي يعني اشتكي كدايم اي كيت يعني مقبولة للايتوها يعني مثلا بوجن اعتيادية لسليماني عزي لبركة بو بياو اعتيادي نية عزي لبركة ولو خريكة دروسة به بتابتي اويك اتشن بو حاجات شن بو عمركين وحتى يقدو حفتش ابيني بو بدجداشو ينبو مزقوتو معنا بلام لجنوب زور طبيعية مو كسك دجداشة لبركة اما بيلن ستيريوتايبي هي او منطقة لبرو كلتور منطقة شوين دور ابيني لو ايش بروفيسور ما ايمي بيوان لو جیاوازی بیولوژی جنان تێگەیشتوین كمتر بدليلي شي يعني بون منا جیاوازی کی تری بلين رجزي مي لقى رجزي بياوا مسألة سوري مانغانه باشا أبيني زور جار بيوندي جنوبير يعني هاوسريا هاوجين سو شيء هاوجين زياتر مكانه من بيونديكا زور جار تيكا لبروي بياوا كنازانه كأم هاوجيني كادي سوري مانغانا يا مثلا دوروج يا سيروج بيش سوري مانغانا مزاجي تيكا أو أفرتنية أو أفرتي جارانية حتى تواب أم دورية أم صورة هرناوش أنا وصور كخوي دورية يعني أم دورية توابو أبيني أبيتو بشخص كتير دلي خوشة ريزة قري خدمة أكا يعني زور شت هيك أي كاد بوتو لكاتي أو فترة يا لكاتي سوري مانغانكا يا دوروج يا سيروج بيش سوري مانغانكا نايكا وبالضبط ببيتشوانية ورنجة بعض جاري شرانجيزيش بيت يعني عدوانيش بيت إيه همو بياوك أو تناقة بەتایبەتی پیاوی نەخوێنەوار و ئەو پیاوانەی کە یانوەیە کە ژنیان وەکو خزمەتکاریان بێ وەکو عەبدیان بێ ئەوە نەخێر ئەوە لەو حاڵەتە ئێمە تێنەگەیشتوون بەڵام تۆ ئەگەر لێی بزانی و طبعا چی دەورە بینێ وەکوتم پەروەردە و میدیا زۆر دەورە بینێ ئێستا من چەند ڕۆژێ لەمەوە پێش لە کەناڵێکی تری تەلەڤیزیۆنیا باسی بابەتێکم کرد نزیکە لەم بابەتەیەوە ئەوە تا ئەبینم ئێوەش باسی هەمان بابەت داوای هەمان بابەتم لێەکەن باسی بکەم معنایەوەیە ئێستا میدیا هینێکی تیا دروست بووە احتیمامێک یا بڵێن خولیایەکی تیا دروست بووە بۆ ئەم مەبەستە ئیتر پێتان وتراوە زیرەکی خۆتانە درکتان پێ کردووە شتێکی باشە میدیا زۆر دەورە بینێ لە پەروەردەکردنی خەڵک و ناساندنی خەڵک بەم شتانە وطبعا ثقافة إسا زور دور مرة إما همومان ليرة دانشوين لكردستان أجين خزم من هي لدروي عراق أجي لا أوروبا أجي كينوا أو كسي كيتوا أو كسنية كجاران ليرة بو أبيني بیرو باوەڕی گۆڕاوە معلوماتی زانیاریەکانی بەتایبەتی لە ڕووی تەندروستی و خواردن و دەرمان بەکارهێنان و ئەتەکێت و هەڵس و کەوت و قسەکردنەوەمانەی زۆر ئەگۆڕێ زۆر جیاوازە چی دەورە بینە چی وای لێ کردوون خۆ بەتایبەتی گەورەکانیان لە مەکتەب فێریان نەکردوون مناڵەکانیان لە مەکتەب فێر کراون و گەورە بوون و ئەیزانن گەورەکان میدیا فێری کردوون میدیا یعنی بڵێن وای لێکردوون کە چاوی کردوونەتەوە لەبەرەوە بەڵێ میدیا دەورێکی زۆر گرنگی هەیە لە ئاشناکردنی ئێمە بەوان
واتە ڕگەزینێر بن ڕگەزیمێ و ڕگەزیمێش بە ڕگەزینێر چونکە لە عینی وەختیشە ڕاستە ئێمە لەوان تێناگەین بەڵام ئەوانش لە ئێمە تێناگەن وەنیە باشترین شت ئەوەیە لە یەکتری تێ باشە دوتۆ ڕەنگە زۆر کات بۆ نمونە ئەگەر میدیاژ نەبێ و ئەگەر بۆ نمونە پەروەردەکەش بۆ شێوازە نەبێ زۆر کات ئەگەر هەر باسی هاوسەرەکان بکەین خۆیان بەیەکە لە بۆ مناڵە لەو ماوەیە من تۆزە سترێسم وام تۆزە بەرگەم بگرێتە حمول کە هەر ئەم چەند ڕۆژەیە بەڵام زۆر کادەبینی لەو کاتانەشا زۆرترین کێشە و مەشاکیلەکان ڕووبەڕۆ بێتەوە ئەگەر خۆیان دانیشم بەیەکەوە قسە بکەن و یەکتری تێگەن بڵێ کە من تووڕە بم تۆ تووڕەمە بەیان لە هەندێک حاڵەتی ترە ئەمە تا چەنەگە بێتەوە کارێک بۆ ئەوەی کە لە جیاوازیەکانی یەکتر تێبگەن 100% وایە دوو نوع خەڵک هەیە لە هاوژینیە لە هاوسەرگیریە نوعێکیان ئەوانن کە یەکتری ئەناسن بە تایبەتی لە ناو خزمەکانە هەبێ و لە طبیعەتی یەکتری شارەزابوون یەکتریشیان دیوە و ئیتر بە کوردەکەی لە فیکە یەکتریش تێگەن و ئەم ناشتانە ئەمە کێشیان زۆر نابێت چونکە لە یەکتری شارەزابوون ڕەنگە بازجارێ لە هەموو ماڵێکا لە هەموو خێزانێکا بازێک کێشە دروستە بێ ئەمە کێشەیەکی بەسیط بۆ چاگەوێ بەس جۆری دووهەم ئەوانن کە یەکتری ناناسن اینجا ئەویش دیسان بابیکەن بە دوو جۆر جۆرێکیان ئەوانن کە بە دزیەوە پەیوەندەیەکیان هەبووە یەکتریان ناسیوە بەڵام بەخوا کافی نییە بۆ ئەوی لە یەکتری باش شارەزابن ئیلا ئەوانەی کە لە غەربا هەن من نامێت تەرویج بۆ ئەوە بکەم و ناڵم شتێکی باشە بەڵام لە غەربا ئێستا وابزانم پێکی و شاکیرە دووسێ مناڵیشیان هەیە هێشتا ژنومێرد نین وا خەریکە لە یەک جیابوونەوە اینجا مەبەستم چییە یعنی بەیەکەوە ئەژین ئیتر لە یەکتری تێگەن بڕیار ئەیان کا ببن بە هاوسەر یان نەبن بە هاوسەر من تەرویج بۆ ئەوە ناکەم من ئەڵێم لای خۆمان ئەوانن کە یەکتری ناناسن ئەوە لە سەرەتا کێشیانە بێت هەڵشاخانە بێ بە یەکتری چکە لە یەکتری تێناگەن و نە ئەم لە ئەو تێگە نە پیاوەکە لە ژنەکە تێگە نە ژنەکەش لە پیاوەکە تێگە لە پێشا کۆمەڵێک مشکلە دروستە بێ ئەگەر لەو نوعانە بن کە وەکو ئیسفەنجەکەوا بن یعنی ڕزیلیەنس پێڵەن ڕزیلیەنس یان کۆپینگ یعنی بتانی بەرەو ڕووی کێشەکانت ببیتەوە و مامەڵەی لەگەڵا بکەی ئەگەر لەو نوعانە بن ئەوە بەرگە ئەگرن هەتا تۆ ئەو نوخانەی کە کردوتە ئەیکەیتەوە و ئسفەنجەکە وەکو خۆی لێتەوە ئەمانیش لە یەکتری تێگەن شارەزا یەکتری ئەبن و ئیتر ئەتوانن ژیانێکی خۆشەویست بژین بڵێن ژیانێکی بەختەوەر بژین یان ئەگەر لەو نوعانە بن کە بڵێن بەرگە ناگرن و تەحملیان نییە بەداخەوە ئەوە ئەو کەسانن کە ئەبینی لە ڕیزێک لە محکەمە ئەڵێن بازجارە ڕیزی هاوسەرگیری کەمترە لە ڕیزی جابوونەوە لە باز کاتە نەک لە هەموو کاتێکە ئەو نەوانن کە لە یەک جابنەوە باشە دکتۆر ئەمانەت زۆر جۆنشی کردووە ئەنی هێنامان بەڵام دیوێکی تر هەیە ئەگەر بەرامبەرەکەت ئارزوو ویستی دڵی تۆ جێبەجێکا و تۆش ئارزوو ویستی دڵی و جێبەجێکی ئەمان هۆکارێکە بەوەی کە ئێمە باشتری لە یەکتری تێ بگەین پیاوان بەگشتی چیان لە ژنانەوێ ژنان بەگشتی چیان لە پیاوان ئەوێت ئەمەی کە بەڕێزت وتت تعریفە پێناسەیە بۆ خۆشەویستی بۆ خۆشەویستی یعنی لە عاتیفە خۆشەویستی ئەوەیە کە تۆ ئەو شتەی بۆ خۆت ئەتەوێ بیکەی بۆ بەرامبەرەکەیشت ئەیکەی و بەعکسیشەوە صحیحە و حتا حەدیسی پێغەمبەریشی لەسەر صلی الله علیه وسلم ئەڵێ ئینسانی ئیماندار ئەو کەسەیە کە حەزەکە چی باش بۆ خۆی بکا بۆ برا ئیماندارەکەیشی بیکە لەبەرەوە لە هەردوو لاوە تەواو پێکامان وەکو بەڕێزت وتت بەڵام وتت چی بکەین بۆ ئەوەی چی لە طبعا لە هەموو شتێ مهمتر ڕێزە طبعا ڕێز لە هەموو شتێ مهمترە یعنی ئەگەر خۆشەویستیش هەبێ و ڕێزی تیانە بێ ئەوە مشکلێکی گەورەیە من نمونەیە کرد بۆ هێنەوە شتێک هەیە بە عەرەبی ئەڵێ ومن الحب ما قتل یعنی بەعزەجارێ خۆشەویستیەکە ئەوەنە زۆرە ئەوەنە قوڵە ئیتر وار لێکا بەرامبەرەکەت ئەکوژی چونکە ناتەوێ هەناسەیەکیش با بۆ شخصێکی تر ناتەوێت سەیری دیوارەکەیش بکات چونکە ئەوەنە خۆشت ئەوێ پێت ناخۆشە ئەو سەیری دیوارەکەیش بکە ئیتر ئەمە ئەگەر پیاو بێ ئەوە 24 ساعت دەنووکی لەسەر ژنەکە بێ ئەگەر ژنیش بێ ئەوە ژیانی پیاوەکە ئەکا بە جەهەنەم و ئیتر ئەم خۆشەویستی ئەبێ بە ناخۆشی بەڵام ئەگەر بڵێن ڕێز هەبوو ڕێزگرتن لە یەکتری دوای ئەوەش خۆشەویستیش ئەگەر هەبوو لە یەکتری تەمان لەگەڵ یەکتریە ئەوە بێگومان ئەو ژیانە ژیانێکی بەختەوەرە بێ ئەو خێزانە خێزانێکی بەختەوەرە بێ مایەوە داواکاریەکان
ئێستا مەسەرەن بۆ نمونە جەماعەتێک مزاهرەکەن لەسەر جادە نوعی داواکاریەکان جیاوازە داواکاری وا هەیە ئەو کەسەی کە مزاهرەکەی ژەکات سوور ئەزانێ ئەمە بۆی جێبەجێ ناکرێ بەڵام هەر مزاهرەکە بۆی وەزع بشێوێنێ بۆی دنیا تێک بدا تێگەی بەڵام هەشە نەخێر داواکاریەکانی معقولە و ئەزانێ بۆی ئەبێ و بڵێن مزاهرەیش ئەکاو و ئیشەکانیشی بۆ ئەبێت چونکە داواکاریەکانی عینەن شێت ئەم دوو کەسە بەرامبەر بە یەکتری ئەگەر طبعاً خۆی ڕێزەکە بریتە لەوەی کە سڕی یەکتریش بزانن من زەلام ئەناسمیە بۆ لام 10 ساڵە نەخۆشە بە ژنەکەی نەوت و ئەم نەخۆشیم هەیە تەسەور بکە زەلام یە بۆ لام پەیوەندی هەیە لەگەڵ خەڵکی ترا 2 ساڵە 3 ساڵە ژنەکەی گومانێکی کردووە ناڵم گومانی نەکردو بەس نازانێ و طبعاً با ئەوەش بڵێم پێچەوانەکەیشی ڕاستە ئافرەت ئەزانم پەیوەندی هەیە لەگەڵ پیاوی تر و مێردەکە تا حدێک شکی کردووە یا قسە ناکە یا وەکو ئەڵێ هەر چۆنە بێ قوتی یاوە و ئەڵە بەشکوی خواهیداەتی باوچە مەبەستم لە قسەکە چییە داواکاریەکان لە یەکتری ئەگەر لە حدودی معقولا بوو لە حدودی ئەوە بوو کە کابرا پێی بکرێ ئیتر یا پیاوەکە ئەو شتەی داواکە لە ژنەکە یا ژنەکە ئەو شتەی داواکە لە پیاوەکە ئەگەر لە سنووری ئەوە بوو کە ئیمکانیەتی هەبێ ئەگەر بۆی نەکا ئەوە تەقسیری کردووە بەرامبەری و ئەبێ ژنەکە هەر دەنووکی لەسەر بێ یا پیاوەکە دەنووکی لەسەر ژنەکە بێ تا بۆیەکە بەڵام ئەگەر بۆی کرد ئیتر تەوان ئەوەنەی تر ئەبێ ڕێزی لێ بگرێ و خۆشەویستیەکە با بڵێن بە قوترێ بێ بۆیش ئەمە تەوان مەقسەدم ئەوە نییە بچێ عاشق بەنیەکی بۆ بکە یا بچێ نازام بۆنێکی بۆ بکرێ بە دەوەرە قەوشتێکی وان نە بەعزە جارێ گوڵێکە بازارە ئەچی چەپکێ نێرگزە کڕی لەسەر جارە و بۆیە بیتەوە بازە جارە شتێکی بەسیتە کێکێکە بازارە ژنەکە مەسەن حەزی لە شتێکی تایبەتە حەزی لە بابڵەن قەیسیە شتێکی ئەچی قەیسی بۆ کڕی ئەوە ژنەکە ئەزانێ کە تۆ ڕێزت لێگرتووە بۆیە ئەو قەیسەی بۆ ئەکڕی مەبەستم لە قسەکە چییە یەکەم شت داواکاریەکان لە ضمنی معقولا بێ طبعا من لە شوێنێک کەوتومە ئێستێژێڵە من وعز نادەم ئەمە علمە باسیەکەم ئەمە دەروونزانیە سایکۆلۆجیە باسیەکەم داواکاریەکان لە ضمنی معقولا بێ و ئەپریشیشن یعنی با بڵێن پێزانین هەبێ طبعا ئەمە ئەوەنەی تر پەیوەندەکە بەهێزترەکە و ئەو صفات و سیماتانەی کە لە ناو ئافرەتە هەیە و ئەو صفات و نەوع سیمانەی کە ناو پیاوە هەیە بەیەکەوە یەکتری تەواوەکەن و وەکو بەعزێ بەڕە هەیە پارچەپەڕۆ بەیەکەوە نووسێن بەیەکەوە بێ بە بەڕێیەک وەکو ئەوەی لێ بە بەڕێکی کامل ئەم شتە نادێت بە وەرگرویانەوە بۆ نمونە تۆ هەر ڕێز پێشکەشکە هەر خۆشەویستی پێشکەشکە ئەبێ لە دوای ئەوە چاوەڕێ ئەوەکی کەوەری شیگریتەوە نیە چونکە زۆر کەسێڵە تۆ لە سەرەتای پەیوەندی هاوسەرگیریا بۆ شێوازە نەبووی بەڵام بۆ لەم کۆتایانە بم شێوازە و لاتەوە ڕەنگە زۆر کات پیاوەکەوا بە ژنەکە بڵێ ژنەکەوا بە پیاوەکە بڵێ ئەمە هینی ئەوە نییە کە بۆ منە لایەنێکیان هەستیان بەوە کردووە کە تاتوانیوانە ڕێزیان پێشکەش بە بەرامبەرەکەیان کرد و خۆشەویستیان پێشکەش کرد بەڵام ئەم وەری نەگرتوتەوە لای خۆی بۆی بەم شێوازی لێت ئەم ئیشە دوولایەنیە ئەم ئیشە دوولایەنیە هەم سۆزەکە دوولایەنیە هەم ناحێ کۆمەڵاتەکە دوولایەنیە و حتا ژیانی سێکسی ئەو ژن و مێردەش دوولایەنیە یعنی بڵێن ژن عاتیفەی هەبێ و ئارەزووی هەبێ و با بڵێن وا خۆی پیشان بدا کە بڵێن حەزی لەم پیاوەیە بەڵام پیاوەکە سارد بێ و ئەو سۆز و عاتیفە و شتەی نەبێ ئەمە ژیانی هاوسەرگیری چونکە ژیانی هاوسەرگیری هەر بریتی نییە لە من تۆم خۆشەوێ و بەیانیت باش و ئەم ناوەشتانە ژیانی سێکسیشی لەگەڵایە لەبەرەوە بڵێ هەموو شتەکان ئەمێنێتەوە سەر ئەوەی چۆن فێریەکەی لە یەکەم ڕۆژەوە چۆن یەکتری فێرەکەن ناڵێم چۆن پیاوەکە ژنەکە فێرەکە چۆن یەکتری فێرەکە ئەڵێ هاوسەر نەیتوە یەکسەر هاوژین هاوسەر بۆیە ینی لە سەرەتا مەفروزە تۆ ینی بە شێوەیەک هەردوو لە مامەڵەکە لەگەڵ یەکتریا بکەن کە یەکتری تەواو بکەن ئەگەر وا بوو لە سەرەتا ئەوە
لە ئەخیریشە هەروە ئەمێننەوە ئللا زجارێ ئەگەر کێشە دروست بوو خەڵکی خراپ هات نەبینەوە و ناشتانش هەیە ئەجینا هەتا ئەخیر هەروە ئەمێننەوە و چەندین نمونەمان هەیە بینژن و مێرمان دیوە 50 ساڵە بەیەکەوەن 70 ساڵە بەیەکەوەن بەبێ ئەوەی هیچ مو بکوێتە بینیانە و تەواو لە یەکتری شتێ زۆر کەسی شەیە لە سەرەتای هاوسەرگیریانە پەیوەندیەکان باش نییە بەڵام لە کۆتایی هاوسەرگیریا بینی پەیوەندێکی زۆر زۆنتون و تۆڵیان هەیە هیچ کێشەیەکی ئەوە پێڵێن ترایل ئەند ئێرەر التەجروبە والخەتا یعنی تۆ بە تەجروبە بە ئەزمون وردە وردە فێر ئەبیت ئەوەی کەوتم بەرگە ئەگرن قیناکە غەڵەتەکەن شەڕەکەن ناخۆشیەکەوێتە بینیانە بەڵام بەرگە ئەگرن وەکو ئسفەنجەکە دوایی ئیتر بن بە ڕەفیقی یەکتری و ژیانێکی بەختەوەریانە بێت زۆر دەستە خۆش بێت محەممەدەمین پسپۆری نەخۆشە دەرونیەکان زۆر زۆر سپاس سپاس زانیاریەکانم ماندوومان کردی دەستان خۆش بێت لە خزمەتتان ژنان لەخۆیان تێگەن لەم تەورەیە و پیاوانی تێبگەن لە ژنان پێگومان دەستە خۆش بێت دووبارە سپاس بۆ تۆ